دووەمین ساڵیادی شۆڕشی ژینا چۆن بەڕێوەچوو؟ مۆتەکەی شۆڕشی ژینا دووبارە بەرۆکی ئێران دەگرێتەوە. 2 ساڵ پێش ئێستا لە تارانی پایتەختی ئێران کیژێکی کورد بە ناوی ژینا ئەمینی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژێمی ئێرانەوە بە تۆمەتی بێحیجابی و لەسەر نەکردنی سەرپۆشەکەی ئەشکەنجە درا و دواتریش لە نەخۆشخانە گیانی لەدەستا. هەرزوو خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بە نیشانەی ناڕەزایەتی دەربڕین دژ بەو تاوانەی ڕژێمی ئێران دەستیان بە مانگرتن و ناڕەزایەتی دەربڕین کرد. لا بەرامبەردا کۆماری ئیسلامی ئێران بە سەرکوت و دەستگیرکردن و ئەشکەنجە و لە سێدارەدان و تەقەکردن وەڵامی خەڵکی دایەوە. هەر زۆر زوو ئەم ناڕەزایەتیانە کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە سەری هەڵدا سەرانسەری ئێرانی گرتەوە وەبوو بە شۆڕشێکی گەورە بە ناوی شۆڕشی ژینا یان شۆڕشی ژن ژیان ئازادی. بێگومان لە ئاکامی جوڵانەوەی خەڵک و ناڕەزایەتی دەربڕین، داواکاری ماف و ئازادیەکانیان و نەمانی ڕژێمی ئێران و کۆتایی هێنان بە مۆتەکەی کۆماری ئیسلامی، ڕژێمەکە سەدان کەسی شەهید کرد و هەزاران کەسیش بریندار کران. ئەمە جگەلەوەی سەدان کەسیش بە تۆمەتی هاندانی خەڵک بۆ ناڕەزایەتی دەربڕین و بەشداریکردن لە خۆپێشاندانەکان دەستگیر کران کە تا ئەمڕۆژ ناوبەناو چەند کەسێک لەو بەندکراوانە لە سێدارە دەدرێن. لە لایەکی دیکەشەوە ژمارەیەکی زۆر لە خەڵکی ناچار ماڵ و ژیانیان لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بەجێهێشت و ڕوویان لە وڵاتانی دەرەوە کرد. ئەمڕۆ کە 2 ساڵ بەسەر شۆڕشەکەدا تێپەڕیوە، مەیدانی خەباتی شۆڕشی ژینا ئەگەرچی لە ناو ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بەتاڵە، بەڵام هزر و فکری شۆڕشەکە لە ناو خەڵکدا زیندووە. بۆیە دوای تێپەڕینی 2 ساڵیش بەسەر ئەم شۆڕشەدا، خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان جارێکی دیکە بە شێوەیەکی مەدەنیانە و سەردەمیانە پشتیوانیان لە شۆڕشەکە کرد و بەمانگرتن دیسان بەڕژێمی ئێرانیان وت کە بەردەوامن لە خاوەندارەتی شۆڕش و قوربانیدانی ڕۆڵەکانیان. ڕژێمی ئێران کە ترسێکی گەورەی لە سەرهەڵدانەوەی دووبارەی شۆڕشەکە لێنیشت بوو، لا چەند ڕۆژی ڕابردوودا دەستی داوەتە بە سەربازکردنی شارەکانی ڕۆژهەڵات. لا شاری سەقز دەیان کامێرای چاودێری دیکەی بۆ پشکنینی دۆخەکە جێگیر کردووە. ئاوی بەنداوی پشتەوەی گۆڕستانی ئایچی سەقزی بەردایەوە تاوەکو خەڵک نەتوانن بچنە سەر گڵکۆی ژینا. هەروەها هەڕەشەی لە بنەماڵە و کەسوکاری شەهیدانی شۆڕشی ژن ژیان ئازادی کرد کە بە هیچ شێوەیەک نابێ ڕێوڕەسم و کۆبوونەوەیان هەبێ. دەیان بازگەی ئەمنی لە شارەکانی ڕۆژهەڵات جێگیر کران بۆ ئەوەی پێش بە هەر جۆرە ناڕەزایەتێکی خەڵک بگرێ. هەلیکۆپتەری بەسەر ئاسمانی سەقز و سنەدا بە بەردەوامی سوڕاندەوە و ڕاستەوخۆ چاودێری خەڵکی کرد. پێش دەستپێکردنی ساڵڕۆژی شۆڕشەکە دەیان چالاکی مەدەنی و فەرهەنگی لە سنا، سەقز، بۆکان، مەهاباد، پیرانشار و شنۆ دەست بەسەر کرد. ئەمانە و دەیان کاریتر ترسی ئەو ڕژێمەیان دەرخست کە دەترسا خەڵک دیسانەوە بێنەوە مەیدان و گڕ لە هەیمەنە پوشینەکەی کۆماری ئیسلامی بەردەنەوە. بەڵام لە بەرامبەردا خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لە شاری سەقز و سنا بە تایبەتی و لە شارەکانی دیکەی وەکو مەهاباد، بۆکان، پیرانشار و شنۆ و نەغەدە و کرماشان و ئیلام و مەریوانیش دوکان و بازاڕەکانیان داخست و خەڵک نەچوونە دەرەوە. حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و لایەن و ڕەوتە سیاسیە دژبەرەکانی ڕژێمی ئێرانیش پشتیوانیان لە مانگرتنەکە کرد. کورد و ئێرانیەکانی نیشتەجێی وڵاتانی دەرەوەش بە سیمینار و کۆبوونەوە و خۆپێشاندانەکانیان سەلماندیانەوە کە شۆڕشەکە زیندووە و بەردەوامە. هەرچۆنێک بێت شۆڕشی ژن ژیان ئازادی خاڵێکی گرنگی وەرچەرخانی کۆمەڵگای ئێران بوو بە هەموو پێکاتە و نەتەوەکانیەوە کە دەبێ بڵین ئێران بووە بە 2 قۆناغی جیاوازەوە. یەکەمیان قۆناغی پێش شۆڕشەکە و دووەمیشیان قۆناغی دوای شۆڕشەکە کە ئێستاش و دوای 2 ساڵ ئەم شۆڕشە هەر زیندووە و بەردەوامە لە گەیاندنی پەیام و ناوەڕۆکی ویستی گەلی کورد بۆ ئازادی و مافەکانی لە ڕۆژهەڵاتی کوردستان و نەتەوەکانی دیکەی ئێران.